سڵاو ئێرە هەولێرە بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من جوین سەرکار خاوەن ماڵپەڕی پەروەردەیی بۆ منداڵان بە زمانی کوردی و ئینگلیزی لێروکانە لە بەرنامەی سەکۆی گەنجان جەخر لەسەر ئەو گەنجان دەکەینەوە کە خاوەن پرۆژەی بچووکیان هەیە کە تیایدا هەلی کاریان بۆ خۆیان و بە هاوڕەکانیان دۆزیوەتەوە لێروکانە توانای گەنج بەدەر دەخەین و پیشانی دەدەین هانی گەنجانی تری دەدەین بۆ ئەوەی خزمەت وڵاتەکەمان بکەن. من سینا وڵات خاوەن پرۆژەی NFC ئێرە هەولێرە بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئێرە هەولێرە بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ناوم ڕۆژێت بەختیار عوسمانە دروستکەری پرۆژەی GPS and GSM Vehicle Tracking سیستەمە. خۆشحاڵم لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵتانم. من دەندازیاری دیزاین ناخۆ علی کامەران بە بیرۆکەی بزنس کارتی دیجیتال لەگەڵتانم کە بیرۆکەی بزنس کارتێکی ئەلکترۆنیە زۆر سەردەمیانەیە و پرۆژێکی زۆر پێویستە بۆ هەر تاکێک کە بابلین کاری بزنس دەکاتن. بەخێر بن بۆ سەکۆی گەنجان ئێرە هەولێرە من علی سامی پرۆژەکەم بریتە لە دەمار دۆزەرەوە دەستنیشتانی دەمار دەکات بۆ دانانی کانولە. ئێرە هەولێرە بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من ئەمیر ئەسڵان خەیە دیزاینەر و بەرەکدروی جلی کوردی پیاوان وبسایتێکمان دانایە جلی کوردی ئامادەکراوە هەم قوماش هەم ڕنگ هەم مۆدلەکان ڕسمەکی خۆت دەگری جلەکە دێتە بەرەت و بە کەیفە خۆت ڕەنگی هەڵدەبژێریان چ مۆدیلێک کابزان چ ڕەنگ و شێوازێک لە بۆ شکل و فەیست گونجاوە. زۆر سپاس. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان هەر وەکو دەزانین بەرنامەی سەکۆی گەنجان پێشکەشکاری نییە بۆیە دەبێت لە مابەینی خۆمان هەڵی بژێرین چێ دەیەوێت بەرنامەکە پێشکەش بکە. کاک علی بەرنامەکەمان بۆ پێشکەش دەکات. زۆر سپاس. حەز دەکەم سەرەتا بەرنامەیەکی برادەرانە بێ ڕوبێ لە زانیاری بتوانین تۆزی مۆتیڤیتی و کەسانشکن کە دایانانێک دەست پێ بکەن. سەرتا دەمێت دەست پێ بکەم بەوەی کە یەکە بە یەکەتان خۆتان بناسێن و دەستان بە چی کرد و پرۆژەکەتان چییە؟ سپاس کاک علیجا من ڕۆژێت بەختیار عوسمانم کە سەرەتا بیرم کردوانە پرۆژێک دروست بکەم سەبارەت بە GPS and GSM Vehicle Tracking سیستەم. ئەم سیستەمە بۆ ئەوەیە ئێمە کاومان نەزانین ئێستا ڕۆژی شوخێ و ئەمانە بۆنمە لە شوێنێکی بەرزین لە قاتی 20مین 19مین ناتوانین لە ڕێگەی شەغال ئۆتۆمبیلەکەمانەوە سیارەکە ئیش پێ بکەین بۆیە بیرم لەوە کردەوە کە توانین تەنها لە ڕێگەی مەسجی سیمکارتێکەوە ئانێکە بە ئۆتۆمبیلەکەت بڵێ کارۆن ئۆتۆمبیلەکەت ئیش بکە یاخود پێی بڵێ بکوژێرەوە بکوژێتەوە. بۆ سیستەمێکی کەم بۆ زیاد کرد لە ئەمە لە خلالی 2 ساڵکە ینی دەست بەمە کرد سیستەمیشکەم بۆ زیاد کردووە کە حاڵەتی دزینە بۆ منە کاتێک کەسێک ئۆتۆمبیلەکەی بەڕێزە ئەجێت یا ڕاستەخۆم سیستەمە زیرەکە بۆی کە ئەزانێت کە دزراوە ڕاستەخۆ لۆکیشنی ئۆتۆمبیلەکەت بۆ نێرێ و طبعاً تۆ دوای ئەوە کە ئەیبینی ئۆتۆمبیلەکەت نەماوە و سەیری لۆکیشنەکەی کەم ئۆتۆمبیل هێشتا لەسەر جادێ ئەڕوا بۆیە لەو حاڵەتەیە یەکسەر ئۆتۆماتیکەن تۆ توانی مەسجێکی بۆ بنێری کە پێی بڵێ بلۆک سیستەم بۆیە بەو شێ ئۆتۆمبیلەکە قەتعیەن کارەبای تیانامێنێ و ئیش ناکاتەوە تا ئەو کاتی خۆ دەگەیتە لای ئۆتۆمبیلەکەی چۆن بتوانانی باڵین ئاکتیوی بکەی و دوبارە کەسارەکە ئۆتۆمبیلەکە ئیش ناکاتەوە چ تۆ بیا چ کەسێکی کە بێت چکە ئەو کەس ناناسێتەوە بۆی لەو حاڵەتە ئەبێ پێویستە لەسەر تۆ کە مەسجێکی بۆ بنێری پێی بڵێ ئەکتیڤ سیستەم سیستەمەکە ئەکتیڤ بەر ئەو کاتە توانێت ئۆتۆمبیلەکە بەکاربێنیتەوە و خاڵێکی کەشێکێک لە پۆینتەکان ئەگەر کەسێک شارەزا بێت لەم سیستەم بۆ نەبی دۆزێتەوە بێم سیستەمە لا ببە ئەم ئۆتۆمبیلە ڕاستەخۆ ئیش ناکا بە هیچ شێوەیە. بەڵێ جیاوازی نییە لە ئۆتۆمبیلی چۆن ئەڵێن ساڵی 1960 هەتاوەکو 2023 هیچ کێشەیەکی نییە. بەڵێ بۆ هەموو کارتە بە چڕە بکە سیمکارتەکە بە اختیاریە ینی هەر سیمکارتەکە خۆت پێت خۆشە توانی دێ شەبەکەکە وایرلێسە لەگە قەمەر نانە دوو ڕقم تەلەفۆن بەکارێنش ژمارە تەلەفۆنی خۆت و یەکێکی ژمارە تەلەفۆن بۆ سیستەمە لەسەر چدا دێنێ لەسەر موبایل یان لەسەر جیاز نان لەسەر جیازەکە سیمکارتێک دانین و سیمکارتێکش تەبعاً لای خۆتە لە ڕێگەی مەسەجەوە تەنها بە نامە پێڵی چی بکە و چینە. بەڵێ SMS پێویستی بە هیچ ئاپەکەیە لە ئەوەی کە نامەی بنێری نانە کاکسیناتەنە هەر مەسەجی ئەتیادی کە چۆن موبایل بەکارێنی ڕۆژان وایفای شتێکی پێویست نییە. نانە کاک علی چکە ئێمە ئێستا زانین کە تەلەبە بۆ نمونە ینی ئیمتیحانات دێ جاری وای ئینتەرنێت لۆکیشن و ئەم شتانە ئیش ناکە وایرلێس ئیش ناکە بۆیە سیمکارتەکە باشترین شێوازەکە دایم بلام و عالەمە سیمکارت هەر شوێنێک تۆ بتوانی شەبەکە هەبێ بەکاربێنێ ئەتوانی کاری پێ زۆر سپاس.
لەگەر عقلەکەی دەمزدەکەی سیارە ئەم سیستەما چۆنە بۆ نمونە ئێمە کارەبا لە باتری ڕیسی وەرەگرین پاشان داخلی عقلی ئۆتۆمبیلەکە ئەبێ وەرە دو عقل فرمان ئەیاکە تەوزیع ببێتەوە بۆ ئۆتۆمبیلەکە لەو بەشی کە تەوزیع ئەبێ ئێمە ئەو بەشە وەرەگرین و بەکارێنین بۆ ئەم سیستەما وەکووا بێ ئەم کارەبایەکە هات ئەچێتەنە ئەم سیستەمەی تۆ و پاشان تەوزیع ئۆتۆمبیلەکە بێت دەست خۆش کاک ڕۆژیان حەزەکەی نابدەسی بکەیت من علی سامی پرۆژەکەمان ڤین فایندەرە دەمار دەدۆستەوە لە بۆ دانانی کانولێ زۆر دەبین کێشەمان هەیە کەسێک کە قەڵەوە دەماری قوڵە کەسێک کە منداڵە دەماری وردە قسەش دەبڕ منداڵەکەم عمری ماگەک بوو تووشی التهاباتی سینجی بوو زۆر دەرزیماندا ڕۆژێ سێ دەرزیمان ئامان لە سەقاوی دادەنا دەماری زۆر زعیف بوو نەدەدیتراوە ینی هیچ دەمار نەما بوو ئەو آخری دکتۆر گوتی کاکە دەبی لەسەری بدەن دەمار لەسەری لە بۆی دەبین واگەتم قبول ناکەم دەتوان بڵێن دانایش زۆر باش پێم گوتم کاکەشتە چیوە نییە دەمار ببین تۆ گوتی ناوڵە نیتمان دیتە بووم لە ئینتەرنێتی عینشتی وا هەبوو بە زۆرشتەچی خۆشە دوای شتێکێت تا بتوانین استفادەی لێ بکەیت ئەو خستەخانە گەورانە ئەو پارە عیملاقانە میساڵەن دەتێندەر ناتان جیازەکی ئەو هەلا دابنن لەو منداڵەکە ئەزیەت نەخواتن ڕاستە جوان ستەخانەی ڕاپەڕین کە تایبەتە بە بالفعل علی من یەک وەسیارم لێرە بۆ دروست بۆ ئەوی کە بێ لەم سیستەمە ئێستا بۆ منە کەسێک ئاڵێن سەیا هەشتای جەستەی سوتاوە یا شتێکە ئەم سیستەمە بۆ کەسێکی سوتا و بەکار ئەهێنرێکە شوێن بۆ شوێن دەگۆڕێت بۆ منە ئەڵێن ینی ڕێژەی پێستەکە سوتاوە ئەو شوێنێکە سوتاوە شوێنی کاندلە دانان نەبێت ئێمە زۆر جار ئەو دەمارانەی کە هەیە دەمار هەیە سەحبی خوێن دەکا دەمار هەیە لە بۆ کانولەیە دەمار هەیە بەکەلینای کانولی لە بۆ دابدرێتن لایانی توبی ئەو معلوماتانەیە زیاتر هەیە بەڵێ ڕاستە وەڵام ئەم پرسیارە کەسانێک کە تاتۆیان کردووە بۆوانش بەکاردێتن زۆر کەسێک کە تاتۆی کردووە ڕەنگە پێستەکە دیار نەبێتن لەوانش بەکاردێتن یان ئەو کەسانێک کە بە ساڵات چوونە لەبەر ئەوەی بەرگری لەشان کەم بووە دەماریشان لاواز دەبێتن ئەوانش بەکار علی عفوم کە ئەم سیستەمە لە ڕێگەی تیشکەوەیە وانە لە ڕێگەی لیدەوەیە ئەها ئەم لیدە هیچ زەرێک بە کەس ئەگەێنێ بۆ کەسی بەرامبەر کاریگەری هەبێ بۆ نێر ئینفراریدا مواصفاتی نێر ئینفراریدا بەڵێ ئینفراری دەکەی پێست تووشی لەکە دەکا بەڵام ئەو نێر ئینفراریدا تووشی ناکە و لە هەمان کاتا فیلتەرمان لە بۆ داناوە ئەها زۆر چاکە دەستان خۆش بەربژیت زۆر هەر شتێکی زۆر باش ینی بە ئاسانی جاری وایە توشمان بووە چەند جاری دەرجەکەیان کردوەوە تا دەمارەکەش نەدیتوێت باڵین باسی فیز عادەوچی دەست دەبێت زۆر دکتۆر چ دەکاتن ئەها لە نایە بەخۆی هەست بە ژانەکەی ناکات ڕاست کانولە ئاو دەکا دیاریش نییە تاوەکو مغەزەکە دەست بۆ دادن ئەو شکالەش چارەسەر دەکات هەر بژیت وای سەرکەوت کاکە من ئەمیر ئەرسەڵان خەیات هەم دیزاینەرم هەم بەرگ دوورمە ئیجلی کوردی پیاوان وبسایتەکەم دروست کردێ خەڵک زۆر مشکلەی لەگەڵ جل تاقیکردنەوەی هەبوو وبسایتەکەی من جلی کوردی حازرە ڕەنگەکانی قوماشی حازرە هەموو مۆدیلەکانە ڕسمەت خۆت دەگری قاتەکە حسابکە لەبەرە خۆتە یعنی ئەو کات دەتوانانی خۆشت با بڵێن ڕەنجی قاتەکەش دیارکە کە ڕەنگی هەڵدەبژێری حەز لە چ مۆدیلەکە یعنی ئاسانکارێکی زۆر باشە جلی کوردی وچی تیشێرتە چینیان قەمیسێک لەبەرکەی کابزانە لێ دیانە کە بڕا قماشەکە بڕا دوورە تەواو ڕاستە فەصلی هاوینە لەنجلی کوردی گەرمایە تووشی ئاراقە دەکە ئایا قماشەی تایبەت بە هاوین قماش شێوازی دوورین بەڵێ هەیە قماش هەیە خوری زیادە مساوانە ساف خوریەوە زۆر تەنک و خۆشن لە بۆ هاوینە بەڵام مشکلەی هەیە ناوی بشورێت دەبی ئیلا بە مەکوی جا بشورێتن عفوم کە یەکشت هەیە لێرە ئێستا بۆ نمونە ئێماڵێن ئەنۆ ئەجلی کوردیان مۆدللاتی هەیە ئەمە ناوی فلان و هەیەڵێک مەکە تافیە و ئەمەەوە ئایشیکەیە ئەو کاتە شوێن هەیە بۆنمە لەو ئەپای وەکو تێبینی بۆنمە بڵێ بۆمنەوە ئەبۆم بدورە ئەم شتەی زیاد ستایلەکان حازر کرا هەموو مۆدلەکان هەمووی هەیە یعنی بە بیرۆکەی خۆت دروستی ئەەکەی لە ئەپلیکیشنەکە و ئەنج بۆ تۆ یێنێرین کە ئەوەمان بۆ پێی وایە مۆدلەکان هەموو دانرا چەند مۆدلی جلی کوردیمان هەیە و قماشەکانیش دانرا بە ڕەنگەوە بە نوعیەتی قماشەکەی حتا دەچێ سەر قماشەکەی ئەو قماشە ماسەفاتت پێ دەڵێتن چەند خوری تێدایە چەند لایلۆنی تێدایە چەند لیکڕای تێدایە چۆن بشورێتن چۆن ئوتو بکرێتن هەموو ماسەفاتەکانی تێدایە دەستە خۆش دەست خۆش کاگەمیان شتێکی زۆر جوانە خاستن بۆ جلی کوردیشکە با بڵێن ترێشینەوەی خۆمانە ئەمە یەکەم کەسم لە وبسایت ئەو وبسایتەم دروست کردیە
بە هاوکاری برادرەکی هەربژی ئیدی ئاسانکارێکی زۆرە زۆر زۆر هەربژی دەست خۆش هاتون گیان جنابەت من ناوم ژوینە خاوەنی ماڵپەڕەشی پەروەردەییمە ماڵپەڕە پەروەردەیەکە تایبەتە بە منداڵی بچووک عینی قوتابی بچووک تایبەتەوە باخچەی ساوایان پۆلی 1 پۆلی 2 پێداویستی فێربوون دابین دەکەین بەڵام ئێمە وەکو کۆرسەکانی عادەتەن کۆرسات و شتیوان نییە بزەبێت ئێمە پێداویستی ینی فایل نمونە فایلی خەتخۆشیە فایلی وەنە کێشانە یا پەڕی چاڵاکێ تایبەت بەوانەکانی بیرکاری تایبەت بەوانەکانی زانست بۆ ئاستی باخچەی ساوایان پۆلی 1 پۆلی 2 ئێمە لەو بازنا کۆمان کردیتەوە جا ئەو بابەتانە بە شێوەی فایلی دیجیتال یعنی بە شێوەی فایلی PDF لە ماڵپەڕەکە دای دەنین مامۆستا دەتوانێت دای بەزێنە و یەکسەر بۆ کلاسەکەی بۆ پۆلەکەی بەکاری بێنێتن و یاخود دایکباو دەتان بەکاری بێنن ئێمە ماڵپەڕەکەمان بە زمانی کوردی و ئینگلیزی یعنی بابەتەکانمان هەموو بە زمانی کوردیە و بە زمانی ئینگلیزیشە ڕاستە بە گوێگرتن و با بڵێن وێنەیە یان دەتوانین خۆشی پراکتیس لەسەر بکەین ئامانجی ئەمەوەیە هەندێک منداڵ لە شاشە بە دوورخێن زۆر داوایان کرد گوتیان بۆ لەسەر ماڵپەڕەکە بڵێ لەسەر ئایپادەکەەوە بەکارێنێن مەمە دەمانوێت شتی چاپکرا و بەکار بێتن نمونە چەند هەستەکان بەکار بێتن ئەوەندە ئاسانتر فێربوون ئاسان فێر دەبن یعنی هەم ئەرکی مامۆستایەکە کەمتر دەبتەوە هەمیش هەندێک کەسێ نمونە لاوازە تاڵە قوتابێک هەیە لاوازە لە ئەوانەکە دەتوانانی ئەو شتانەی لۆ بەکار بینیتن هەم کاتێک بۆ مامۆسای دەگەڕێنینەوە هەمیش یارمەتی ترێک دەبنەوەی داکوباب چۆن وانە بە قوتابیەکانیان بڵێن دەتوان بڵێن زیاتر سوودیش دەگەیت با بڵێن ئێستا بە حکومی هەر ماڵێک چەند مناڵێک شەبی هەمویان موبایلی حەزیانەوە زیاتر موبایل بەکاربێنن دەتوان لە ڕێگای موبایلەکەیان وانەش بخوێن بەڵێ دەتوانن دای بەزێن و پرینتیکەن ئێستا ئەو پرینتکردن نمونە مامۆستا لە قوتابخانەکان پرینتەر هەیە نمونە دای دەبەزێنن یەکسەر پرینت دەکات لۆ کلاسەکەی بەکاردێنەوە خۆلەکەی بەڵام نمونە دایکباوک ئێستا هەتا حدێک پرینتەریان لە ماڵەوە هەیە دەتوانن بەکاربێنن ئەوی نەشی بیتن ئێمە بەپی داواکاری تایبەت چاپی دەکەین لەگەڵ هەندێک دیاری دیکە وەکو بۆکس بەپی تەمەنیە بابەت دەینێری نەماڵەکان هەربژیت ئەو PDFانە هیچ ڤیددیۆتیانەیە لە ئێستادا هیچ ڤیددیۆی تێدانێ ئەمە ئەو ئامانجش مەقسەمە بەسمان لەوێن شاشەکەم بکەین دۆکیومنتە هەمووی دۆکیومنتە ڕاستە ئۆتیزمەوە نەخۆشی ڕاستە یەکێک لە هۆکارەکان شاش هەربژیت ساش بەی وای سەرکەوتن کاک علی وابزانام کاکسیناشمان لەبیر کردو پێمان خۆش کاکسینا تاکسی نەبوورە حەزەکەم بزانین پرۆژەکەی جنابیشت چییە؟ پرۆژەکەی من سەبارەت بە NFCە دیجیتال بزنس کار نیر فیر کۆمونیکیشن ئەو بزنس کارتە و فکرەی کە لۆم هات ویستم نەهێلم کە خاوەن پرۆژەکان پرۆژەی شەریکات ئەوانە پێویست نەکە هەموو جارێ هزار بزنس کار لەو کارمەندەکانیان تەباکەن هاتیینە چمان کردیە هەر کارمەندە و یەک دیجیتال بزنس کارتی دەبیتن چیپەک یان سیم کارتێکمان لەناو ئەو کارتەی کردیە ئەو چیپە چ دەکاتن وەمان لێ کردی ئینکۆدمان کردیە داتای لەناو خۆ ستۆر کاتن کە داتا ستۆر کرد بە ڕێدیۆ فرێکوێنسی تەنان نزیکی مۆبایلەکەی دەکەیەوە داتاکان لۆ دەین سەر شاشە یعنی پێویست ناکاتن هەر شخصێک بۆ نمونە بزنس کارتی نەما یان بزر بوو دیسان تەباکاتەوە هەر لەناو ئەپلیکیشنەکەی دەتوانێتن گۆڕانکاری بەسەر هەویە کوردیەکان زۆر پێم باشە بەڵێ لە هەویە کولیەکانیش باشە بەڵام هەویە کولیەکان ئەو چیپیان تێدا نیە بەس دەکرێتن لە داهاتوێکی نزیک ئەو حەزمی هەر ئەوەندەیە دەتانی گچکە ترکیەوە حەزمی حەجمی کارتەکەی حەجمی کارتەکەی دەکرێت بەس گچکەتر بکرێتەوە بەس ستانداردەکەی 86 بە 56 ینی لە قیاسی ستاندارد دەرەچی دەکرێت کۆستمایز بکرێتن کاکسیەوەیان دەتوانیت تا چ کاتێک بەکاری بین ینی ئەنلیمیت یعنی ئەکسپاردێت و ئەوشتانی نیە سابسکرپشنیشی نییە برێ مانگانە یان ساڵانە پارێ بدە یەک جار دێ شتانی زۆر هەر لەناو ئەوەی ئەگەر گچکە بکرێتەوە لە ناشتشی ئەوەن دەبی دەتانی لەناو جیجی کوردی بەڵێ دەکرێت هەیە ئێستا ئێستامە بزنس کارتەکەی من 4 گۆشتە بەڵێ کەستمایزە یعنی دەکرێت بەڵێ دەکرێت بەڵێ شێوەی جیاواز بەس کەس دەکەم ئەگەر بێت لۆی بۆ چوتر بێتێت لەوانەیە با بڵێن خاترکردنی شارتەکە زۆر دەزانین بەس زۆر بچوالە بێتەوە ونیژە بێ لێ زەبەت ئەو حدا بزان بۆ ناو جزان و بەرکۆمانە ستاندارد زۆرە معلوماتە جەتانیدان هەر معلوماتێک کە بتێت معلومات کاکەس
لە ناو خاتی کوردیدان لە جێکی بەڵێ. معلوماتی قماشەکەی چۆنیتی دەتوانیت زۆر باش باشە لەگەر ئاو شت کاکسینە هیچ واتر پروڤە هیچ مشکلەی نییە و باشی ئەو مەتریالش ئەوەیە ریسایکل دەکرێتەوە ریسایکلی بکەیت. بەڵێ هەدەفی ما ئەوە بوو کەمتر دار بێتە بڕین لۆ چونکە پێیپەر وەرەقە لە دروستکردنی دار بەکاردن وەرەقەی بەکار بینی واتە داری زیاتر وا دەبێت بەڵام کە بووە پلاستیک پێویست ناکە داری ببڕی و یارمەتی ژینگەش دەدەی بە شێوەیە بەڵێ هەرچەندمانێت دەتوانین داتا شت نایدابێن ئەنلیمیت داتا پێویست ناکاتن دوو کارت یان سێ کارتە یەک لەگەڵ کارت شوشتنی شتێک ناچی واتر پروڤ هیچ مشکلێ نات تاکسین ئێستا کە دەڵێ فریە خۆ لە مستەقبل نایکەیت بەکارە. زۆر زۆر باش دەست خۆش هەربژیت لە جوکەکانم باشە من دەتوانین کۆنێکشنێک بێکەوە بکات هزار داوا دەکەم هەربژین کاگەلی کاکات علی پرۆژەکەی چۆنیە؟ خۆم هەر لەگەڵ کاکسینە بەیەکەوەین پێ بزنس کارتەکەی کاکسینە بەخۆی باسی کرد بەشەش زۆری باس کرد یەک لە خاصێکەکان بن خۆم ئینتێریۆر دیزاینەر ئەندازیاری دیزاین ناوخۆم دیزەفەکەی من ئەوە بوو دەمیست پرۆشورێک دروست بکەم یعنی بۆ نمونە کە کاگڕۆژێت داوای دیزانێک لێ دەکاتن پێشی بگات بە دیزانەکەی خۆی چەند ئیشەکانی منی دیتبێی کە پێشتر کراوە لەگەڵ چەند مەتبەعەیە قسەم کرد هەموو دەیانوت با بڵێن دەبێت با بڵێن عەدەدی زۆر تەبعی بکەیت بۆ نمونە 1000 دانە 500 دانە ناشێتم با بڵێن بەزەرتێکی زۆری دەوێتن 500 دانە تەبەکەم بۆی بەستە نا پرۆژێک بن بەکات پرۆژێکیان هەر کەسێکی تر وەکو نمونە پیشانی دەی بەڵە بزەوت وەکو نمونە بۆ نمونە تۆ دیزانێکت دەوێت لە من داوای دەکەی من دیزانەکەت بۆ دروست دەکەم لە با بڵێن لە پرۆژێک بۆ دێنە بەڵام پێشوی تۆ دیزانەکەی خۆت ببینی کارەکانی پێشی تری من دەبینی دەمیست ئاوە بێت جا بۆ نمونە جەنابەت داوات کرد با بڵێن دیزانەکەی تۆژە چتە ناو پرۆشورە بۆ منە کەسی دوات کە داوای دەکا ئەو دێتن مەقصد ئەوەیە کەتەلۆگی هەموو جارێ بەرەو ئاپدەیت بوونە پێویست ناکە هەموو جارێت تەبعکردن لەگەڵ کاکسینە قسەم کردوتم شتێکی وا هەیە دەمێ شتێکی ئاوا بکەم وتی سەبرێ بکەم بەتەمای شتێکم کە دروستی دەکەم زۆر استفادەی لەبیرە بۆ مۆزوعەکە لە بۆ شەرح کردم ئەو کێشە زۆرە چکام ها خۆشم هەم مامۆستای زمانی کوردیمە هەمیش کاری گرافیک دیزاین دەکەم چکات هەر ئەپلای دیچکە نمونە هەر لە شوێنێکی بتەوێت نمونە ئیشیان بۆ بکەی داوای نمونە دەکەن بتەوێت بە ڕێگەیەکی خێرا نمونونەکانی خۆتیان پیشاندەی بیرۆکەیەکی زۆر باشە زۆر باشە کەتەلۆگەکە دیجیتاڵی بیت بەخۆی بەچەندی دروست دەکەن نرخی چەند ئەوەیەوە بە دروستکردنی ئەکاونت نرخی 25 دلار دو هەر دانەی بەڵێ بەس لەوانەیە نرخەکەی بڕێک گران بێتن بەڵام پێویست ناکاتن گرانیان پێتان دەڵم چکەزانی لە تورکیای چەند برادێک دروستیان کردی بوو لە بۆیان هاتوو تقریبان بە 100 دلاری لە بۆیان هاتوو ڕاستە بەڵام هاتم بکەم گوتم ناوە لە جارێ ناکەم زانکە گوتی 100 دلار حالێن دەکاتە 100 دیناری عراقی زۆر دەکاتە ئەوە یەک دانت پێویست ناکات ئەمە دەمانەوێت کارت بزنس کارتەکان کم بکەینەوە نەک هەر زیادی بکەینەوە دەمانەوێت کم بکەینەوە بەس فایدەکەی دەتانی حەجم گەورەش بەڵێ هیچ مشکلێک دەتوان بڵێن لەوەش لامووی مێمترەوەی کە تۆ تا ئەو کاتێک پێویستە دەتوانی بەکاری بینی ینی ئەکسپارێکی نییە یەک جار دەیکڕی بۆ طول العمر دەتوانین بڵێن ئیش دەکاتن ئەوە نیە بڵێن ماگانە پارەیە شتێک بێکە خۆی باسی دەکاتن وە باشی ئەو دیجیتال بزنس کارتش ئەوەیە هەر کەسە و ئەکاونتی خۆی دەبیتن لۆ نمونە دوو بەیانی ڕقم تەلەفۆنەکان ئیمێلەکان شتێک ویستت باڵە ئەپدێتکردنەوەی بە واسطەی وێبسایتە ئەپلیکیشنە بە کەیفە خۆتە هەر کەسە و ئاکسەسی داتاکانی خۆی دەبیتن ئەمەش لۆمانی ئاکسسی لە ڕۆستی کردەوە مەزبوط هیچ مشکلەی نابێت جان یەکشی تریشەیە حەز دەکەم باسکە لە باچنەوە لە بیری کرد ئەو بوزێکە دەستی پێکرد کاکسنە بەیەکەوە کە کار لێ دەکەین دەتوانین وەکو با بڵێن کلیلێک بەکاربین بۆ ئەو دەرگانەی کە سمارتە بۆ منە زۆر خانوشت هەیە دەرگاکانیان سمارتە بەکارد ئیش دەکە یان کاربای ناماڵەکانیان دەتوانین ئەو کارتە هەم وەکو بزنسکار بەکاری بینی هەم وەکو با بڵێن کلیلێکیش بۆ دەرگاکانی ماڵەوە لە بۆ ئەوەش باشە لە دەشبولی سیارە دانێت سیارە لە جێکی ڕدەگری
ئەوە زۆر باشە ئەویش دەکرێت. نزیک ئەویش هەیە بەسەر. دەکات ناکە ڕقم تەلەفۆنی بنووسی بالضبط. ئەوە بۆ کاری نیش باشە لەوانەیە ئەو یەکێک لە بەشدار بۆکانتان لە خزمەت کە ئەمن شنمونە ئەمن فرۆشیاری من ئەو شتانی کە ئەمن لە ماوەپەرەکەم بەشداری تێدا دەکەن دایک و باوکە و مامۆستای قوتابخانەکانە من ئەگەر سەردانی قوتابخانەکان بکەم دەتوانم لە ڕێگەی بە ئاسانی نمونەکانیان بالضبط، بالتأكيد. دەکاتی بە فیزیکلی بیبم بە پەر چکە من هەمووی پەڕی چاپ کراوە بالضبط دەتوانم دەتوانی لینکەکەی کۆنێکتی ئەوەی بکەین بدەیەکان بابەت هەموو یانەوانەیە یان ها سەردانی قوتابخانەکان دەکەی بۆی مارکتینگ بەڵێ شتەکە زیاتر هەست پێ دەکەن کە بەڵێ. خاوەنداری آه. کارتەکەی نێو پرۆداکتەکە یان بۆم لە مستەقبل ئینستاگرامەکەت یان با بڵێن هەر شتێکی وەکو سوشال میدیا کە با بڵێن لەوانەیە تووشی کێشەیەک بێتن دابخرێت نیان شتە تۆ کات دەتوانین با بڵێن ئەکاونتێشتر دابنی لەناو فیزیکال کارتەکە لەوانی ناتوانێت ئەوەیە دووبارە دابنێەوە ئەو کات دەتوانین لەو کارتە با بڵێن زۆر باسانی ئەو ئەکاونتی ئینستاگرامەکە دات ناو لای بێ ئەکاونتێشتر دروستکەیت هەر لێوێن دەنەفسی شوێن لە ئەپلیکیشنەکە محفوظ دەبیتن کاتاکە نەکەن لە کنی خۆتانە نانە میسالن ئەوە هاگ بکرێتن لەکنە خۆمان هەیە. سکوریتیەوە بەڵە بەڵ لەکنە هاک ناکرێت دەزانین ئەم گۆدەتان بستن ناوداتایەکانی بەڵە بەڵە بەس لۆمان نییە هەتا مەفروز نەبێت ینی هەتا ئەم خۆتان دەبیانەکە صاحبی لەکنە خۆتان دەبیتن لەکنەمەش دەبیتن لە حاڵەتی ئستراری لۆ نمونە ئەنگۆ مەسەلەن مشکلێکتان لە هاتە پێش بەس ئەمە لۆمان نییە ئەکسەی داتاکانتان کاتی بەرنامەکەمان زۆر کەوی ماوە هەر دانەیەکتان بتوان با بڵێن سوودی پرۆژەکەی خۆتان و پەیامتان چیە بۆ گەنجان چۆن بتوان ئەوان ژۆکو جەنابتان وەکو ئێوە بتوان دەست بە با بڵێن ئەو بیرۆکانە بکەن کە هەیەە طبعا توانین هەر حەز دەکەم لە جەناب تۆ دەست پێ بکات چۆن لە سەرچات لای جەناب تۆ دەستمان پێ کرد سوودی ئەم پرۆژێ ئەوەیە ینی تۆ هەموو کەس بەڕەنجی شانی خۆی بڕەپارێک بۆ کڕینی ئۆتۆمبیلی خۆی بەکار ئەهێنێ ینی بای پێویست خۆشەویستە لەلات ینی ماڵ بردن زۆر ناخۆشە شتێکت لێ ببرێ ناخۆشە بۆیە کاتێک ئەم سیستەمەت بەکارهێنا هیچ کاتێک خەمی ئۆتۆمبیلەکەت نابێت لە هەر شوێنێک بتێت توای ڕای بگرین هەموو کاتێکی ئەزانی لەکوێ ینی لە چه شوێنێکە فەرمووتاوی عەلی لایانی پزیشکی زیاترە هەڵی پزیشکی کەم دەکاتەوە وا دەکات کە ئەو کەسانی نەخۆشن لە کاتی دانانی کانولە ئازاری کەمتریان هەبێتن ئەو ڕۆژە لە پێشانگای هایتێکس لە چوارچەوەی دەستگای ڕوانگە ئینڤێزمای ئایدە بەشداریمان کرد خۆشحالیەوە جەنابی سەرۆکی حکوومەت داوای یەکێک لەو جیهازانەی لێم کرد کەوا پێویستینێک کۆمەلگایە بە تایبەتی لە چوارچەوەی وەزارەتی تەندروستی کە دەتوانێت ئەو کێشانە لایانی کەمەگە نەشی هێڵی زۆر کەمی بکاتەوە دەست خۆش کاک عەلی بەی وای سەرکەوتن بۆ جەنابیشت مەمنون سوپاستان دەکەن کاک ئەمیرجان کاکە سوودەکەی منەوەیە هەموو شتە کللو ئاسان دەکەن جار ئەدی مشتری دەهات دەچۆ پێش ئاوێنەی ئەوە قوماشی بەخۆە کابزان لە ڕەنجی دەیانە ئەوە فکرتۆ بەبلەوەی کە با بڵێتن جوان دەرێتی دوای دوان زەردەنا دوایش پێیان لۆ گەنجان ئەوەیە یەکەم جار بخینن شەهادەتان هەبوو تاکی شادەکە لە پێشم شتێک احتمال بکەنە سەر خۆتان کاچ بە هەرەکتان هەیە چتان تێدایە بەدڵنیاییەوە هەر بژی کاک ئەمیرجان هات ڕۆژین ڕۆژبین ببوورە هەر غەڵەت دەکە ناوەکە کوردیشە ناوی کوردی بەمانەی ژیانی نوێ دێتن منیش کارەکەی من ماڵپەرەکە پەروەردەیە نەفدا ئەو پێداویستانەی فێبوون مامۆستا زۆری بەکاردێنی ئێستا لە ماڵپەڕی ئینگلیزی زۆر هەیە بە زمانی ئینگلیزی لە ئەنتەرنێت بگەڕێ زۆر هەیە بەس بە کوردی کەمە ئەدا من وەکو خۆم وەکو مامۆستای کوردی 2 ساڵ ئەسبوونی مامۆستایەتم هەیە لە مەکتەبی نێودەوڵەتی مامۆستا بووم هەر حەزم نێ و زمانی کوردی لە ئاستی زمانی ئینگلیزی بتن زمانی دایک شتێکی گرنگە ئێستامە وەک لەوەی هەرمی کوردستانی وڵاتەشی بەتەواوەتی سەر بە خۆمان نییە ئەوەی هەمانە هەر زمانەکەمانە هەر بە زمانەکەمان دەمینینەوە دەکرێت بە تاکیدی ئینشاڵڵا دەگەین بە خۆنەکان بەزمان بەستم ئێستا ئەوەی لە دەستمانەوەی زمانەکەی خۆمان سابتکەن پێوەستکەن بۆ ئەوی وەکو کورد بمینێ هەر بژیت دووبارە ئاخیر کەسات لای جەنابەت سپاس سوودی پرۆژەکەی جەنابەت کاک هەروەکە گوتم ریسایکل دەکرێتەوە هاوڕێی ژینگەیە هەموو هەدەفەکە ئەوەیە کابرا مەسەلەن زۆر بزنس کارتی لە بەرکی خۆی نانێتن پێویست ناکاتن یەک بزنس کارت کافیە تەنها بە نزیکردنەوەی لە مۆبایلەکەی هەموو زانیارەکانی دەتوانێت بگواستەوە و پارێکی زۆریش دەگەڕێتەوە یعنی ئەگەر بزانین زۆربەی کارمەندەکانی شەریکات هەموو مانگ پارەی لۆ بزنس کارتەکانیان سەرف دەکەن ئەوانە ئێستا پێویست ناکات یعنی یەک جار دەیکرێت هەموو جار بەکاردێت
هەربژی فاسنی پێی باس سەرکەوتە ڕێز هەربەیەکەوەی مەوای دابنی قسەکانی دەکرد قسەگوتمە دەوێت ئەرە ئەڵێ چۆن نێژەم زار قەدر دەکراوە هەربژین زۆر زۆر خۆش حاڵم زۆر پرۆگرامێکی زۆر زۆر جوان بوو زۆر سپاس سەرکردنەکانەوەی برادرانی و هەمووی ئیسفادەی زۆر زۆر باشێ بوو دووبارە هیوای سەرکەوتنەوە هەرێکێکتان دەخوازم هەربژی زۆر خۆش حاڵم